ئەمێ یەکسەر بێنە هەولێرێ لە خستەخانە ژدایکبوونێ نوچەیەکی گەلێکی باڵکێش هەیە ئەو ژی ڕەنجە جەماڵ وێ بمەرە بە نوچەگانی مەلوێ دەرێ ژنێکی پێنج زارۆک بە یەک جاری بووینە ئەو ژی تشتێکی گەلێکی دەگمەنە یان ژی یەکێم وێنەیە زۆر کێم چێت بیتن دو دنیایدا ڕەنجە دەم باش چ زانیاریەن تە هەنێ لەسەر وێ ژناک و بە یەک زکی پێنج زارۆک چێکردنە. بەڵێ ئەو کاتتان باش ئەمڕۆ بەیان لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان لە هەولێر ئافرەتێک بە یەکجار پێنج منداڵی دەبێت کە ئەمە وێنەی منداڵەکانە سەرزەمیشیان بە پێی گوتەی پیشکەکانتە دووسیان باشە ئەم منداڵانە چواریان کچن یەکێکیان کوڕە کە ئەمڕۆ بەیانی لە نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێر لەدایکبوونا ئێمە هەوڵماندا قسە لەگەڵ کەسوکاری بکەین بەڵام تا ئێستا قسەیان بۆ نەکردوونی نایانەوە لە بەردەمی کامێرە دەرکەون بەڵام ئەمە منداڵی بەو پێنج منداڵە ئەم دایکە دەبێتە خاوەنی حەوت منداڵ کە خاوەنی دوو کچی دیکەیە خێزانەکەش ماڵیان لە ناحیەی بەحرکێ لە دەوروبەری هەولێر کە باوکی شوفێری تەکسی و دایکی ئافرەتەکە ژنی ماڵەوەیە پێدەچێ باریدارەیان باش نەبێت لەم دۆخی ئێستا کە ئەم منداڵانیان لەدایک بووە من دەسمەلای ئەو پزیشکی کە سەرپەرشتیاری دکتۆرە ئەگەر بیتە نزیکە و لای منداڵەکان باسی تەندروستی منداڵەکان بکەی دۆخیان چۆنە تەندروستی دایکیان چۆنە. تەندروستی منداڵەکان بە شێوەیەکی گشتی باشە وەزنیان چار کچ و کوڕێکە و وەزنیان هەمویان لێ کیلۆ زیاترە. ئەو کێشەی کە هەیەنێت کێشەی تەندروستە لۆ ئەو حاڵەتی کە بەنسبەت پێنج منداڵ باشە. کاژێر چەند لەدایک بوون؟ نۆی بەیانی لەدایک بوونەکە بە سروشتی بوو یاخود بە نەشتەرگەری بوو؟ نەشتەرگەری بوو. نەشتەرگەری بوو. بەڵێ. ئەی تەندروستی دایکی چۆنە ئێستا؟ تەندروستی داکی لەژێر چاودێریە باشە. لەژێر چاودێریە. بەڵێ باز دەوەی بکەی ئەو منداڵانە حالەتی وا هەبووە پێشتر لە نەخۆشخانەی دایک بوون؟ نەخێر ئەوە یەکەم جارە چار منداڵ هەبوو بەس یەکەم جارە پێنج منداڵ بە جارێک. پەیامت بۆ دایک و باوکی چۆن دەتوانن بە خێویان بکەن چاودێری تەندروستیان بکەن بە شێوەیەکی تەندروست؟ ئەو بەخۆمان دوای ڕێنمایی دەدەینە داک و بابەکەی کە چۆن بە خێویان بکەن. بەشێک لەو ڕێنمایانە چین ئێوە چ ڕێنمایەکیان پێ دەدەن؟ بەنسبەت منداڵەکان لە داک و بابەکەی دەبی ئەتەنە یەکێک یارمەتی بدالۆ داکەکە و بن پاک و خاوێنی و چۆنیەتی شیردان و چۆنیەتی ئاگاداربوون و بەخێوکردنی منداڵەکەی. بەڵێ یعنی پێویستی بەوە یەکێک یارمەتیدا نمونە. بەڵێ سپاس دکتۆرە. بەڵێ دڵدار ئێمە هەوڵ دەدەین لەدا گەشتەکانی داهاتوو لەگەڵ دایک و باوکی قسە بکەین یاخود لەگەڵ باوکی بەتایبەت بەڵام تا ئێستا ئەوان بڕیارێ نەداوە لە بەردەمی کامێرە دەرکەون ئەوەی دەشی بینێن هەر پێنج منداڵە لە یەکێک لە هۆڵەکانی چاودێری لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان تۆ دەتوانی قسە بکەی دکتۆر ئەگەر هاوکاریمان بکەی تۆ وەکو یاریدەدەرێکی پزیشکی باس بکەی بە چ شێوەیەک بوو ئێستا تەندروستی دایکی چۆنە ئەو منداڵانە چۆن ڕێنماییتان چێ بۆ دایک و باوشی؟ بڵێ بەنسبەتە من لە عملیاتی لە ڕسستێشنی ئەتفانیمە هەر لە دقەی یەکەمەوە ئاگداری وەزعی منداڵەکانم الحەمدولله هەر لە بیدایەتیەوە وەزعیان تەبیعی بوو لەخوای بە زیادی بیانی نەچوونە بارێکی نەخوازراو هەتاوەکو ئێستا حالیان باری تەندروستیان باشە بەڵام ئەوانە بەپێ ئەوەی وەختیان تەواو نبووە و وەزنیشیان کەمە احتیمالی گۆڕانکاری بەسەر وەزعیاندا هەیە دەبێت لەژێر چاودێری من بەڕاستی و زائیدن هەتا ئەو کاتێک کە دەژدرێنەوە دەبێت ئەوە لەلایەن کەسێکەوە یارمەتیداچی بدرێ و زائیدن حکوومەتیش بەڕاستی دەبێت یارمەتی دەری ئەو حائلەی بی چەند لە کات خۆیان زووتر لەدایک بوون؟ تقریبا ئەوانە حەف مانگو نیون یعنی تقریبا مانگو نیوە بدو مانگ پێش وەختە لەدایک بوون. لەلایەنی پزیشکیەوە ئاساییە یاخود بە حاڵەتێکی شاساییە چونکە ئەوانە پێنج مناڵە داکەکە هەر ئەوەندە بەڵێ هەر ئەوەندە مقاومەی پێنج مناڵی ئەبی یعنی وەختەکەی تەبیعیە وەختەشی ئاساییە. ئەگەر باسی حالەتی لەو زۆرەمان بۆ بکەی لە باشووری کوردستان بە کشتی و لە نەخۆشخانەی دایکبوونی هەولێر بەتایبەتی ئایا یەکەم جارە پێنج منداڵ یاخود زیاتر هەبووە؟ احتیمالە زیاتر هەبی بەڵام لە مستەشفای ولادا ئەوەندی کە ئەمن ئەو ماوەی لێرەمە چوار هەبووە بەڵام ئەوە پێنجیان یەکەم جارە خۆم بیبینم بۆ ماوەی کە لێرەمە. تاکەی لێرە دەبێنەوە منداڵەکان ینی لە ژێر چاودێری ئێوە دەبن پێویست بکا لێرە لە ژێر چاودێری ئەبن هەر کاتێک وەزعیان باشبی دەدرێتەوە ئەهلەکەی بەڵام لە لای ئەهلەکەشەوە هەر دەبی چاودێریەکی زۆر باشی بکرێت چونکە ئەوانە
هەم لە وەختیان مایتیان هەم وەزنیشان کچکەیە ینی بزبەستنەکەیان کەمە. بەڵێ دڵدار ئەمە دەمی وێنەی پێنج منداڵەکە پێشان بدەین بەڵام دووبارە ئەوە دووپات دەکەمەوە کە باوکی ئەم منداڵانە کە چوار کچ و کوڕێکن کە بەیەکجار لە دایک بوونا شوفێری تەکسیە و دایکی شیان ژنی ماڵەوەیە بۆیە پێدەچێ باری داریایان باش نەبێت ئەمەش لەوانەیە ئەرچیوان قورستر بکە لە بەخێوکردنی ئەم منداڵانە لە دابیرکردنی پێداویستەکانیان و وەکو تیشم خاوەنی دوو منداڵی کەن دوو کچیکەن کاوەتام خێزانە دەمنە خاوەنی 6 کچ و کوڕێک بەم پێنج منداڵەوە ئێستاش سەرجەمیان ئەوەی من دەبینم پێداویستیان بۆ دابین کراوە هەناسە دەدەن پێدەچێوەکو پزیشکەکان ئاماژیان پێکرد تەندروستیان باش بێت لە نزیکەوە هەر پێنجیشان پرچیان ڕەشە دەردەکەوێ بەڵێ بەڵێ ئەمە وێنەکانە وەکو دەیبینین دڵدار.